هەواڵم ڕاستی ئەس دەزانم گەلێک یەک زەحمەتە ماڵدا بمینین و هاتن و چوون بهێتە سنووردارکردن و ژیان بهێتە ڕاگرتن لێ ژبەر و قەدەغە پێخەمەت بەردەوامیە ژیانێک خۆیە دوێت ئەمێن خۆراگر و سینگفرەهمین دەکوان پێک بە ئەبسەروێت ئەنگاسیێدا سەرکەوین لەواژی ئەس دەرێنمایان بجهئینم و دەهوێن خۆپاراستنێ ژ دەست گورک و دەمان کێل دەمێ دەرکەفتنێ بوو بازاری بکارینم هیڤیا من ئەوە هەموو هەواڵ و هەڤوڵاتیان کوردستانێ و مرۆڤێن جیهانێ بژین و ئەتپاراستی بن. شەهاباکرێ نویسەر. من هاوڵاتی ئارەزوو عوسمان لە شاری سلێمانی خۆم بە خۆشحاڵ ئەزان بەگەر حکومەتی هەرێم لە ئێستادا هەچ کار و ئەرکێک بە من بسپێرێت. هەر لێرەوانێ دەستی ماندووبوونی پزیشکان و کارمەندانی تەندروستی و هێزە ئەمنیەکان دەکوشم. زۆر سپاسی کادرانی ڕاگەاندن و هەموو تیڤیەکان دەکەم کە لە ئێستادا لەسەر ئەرکەکانی خۆیان بەردەوامن. هەمووتان جێگای ڕێزن، ژیانی ئێمە ئەپارێزن. من عەبدولباری یوتیوبەرم لەواری تەکنۆلۆژیا و ئەلکترۆنیا. هەمومان دەزانین مەترسی کۆڕۆنا ڤایرۆس لە ناوماندا ئەمڕۆ بیا سبەی ئێمەش توش دەکات ئەگەر خۆمان نەپارێزین. بەڵام ئەگەر خۆمان پاراز نەک گیانی خۆمان بەڵکو گیانی چەندین کەسی تریش لە مردن ڕزگار دەکەین. ئەگەر تۆ لە ژیانتدا کەسێک لە خنکان ڕزگار بکەی ڕەنگە تاوەکو دەمری شانازی پێ بکەی کە کەسێک ڕزگار کردووە ئەی چی لێرەدا کە تەنها خۆت بەپارێزی گیانی چەندین کەسی تریش دەپارێزی.